دم باش تماشاوان گلک جا جاردن بو برنامه خمایی که خالی بخیر بن دیسان لسر پرسگیرک و آریشه نبرا هرما کردستان و حکومت نوندی عراق به تبعیتی لسر ایگی ج پرسین جوهری که های نها به حالاویسی من ددمه که دا کو د گوریاسه اشارت پر که کو پیشته بیت چرا سرکین گلک هولج با ندن اجی پرسان نفت و غازه ایکش بر پرسین وزارت نفت عراق راد گینه کو حکومت عراق بشه که بودجه هرما کردستان ببرد ددمه که دا کو ل دسپیکا نیسان آبوری حکومت هرما کردستان جبر صرف نکرنا پاره و پرزگیری دارای شاندن نفته بود در وی هرما کردستان راگی کورجانا 175,000 برمیل هرما کردستان شاندن بود در وی هرما کردستان و حکومت عراق جی بتایبتی وزارت نفته زار برپرسه که براگان کو اوای بشه که بودجه هرما کردستان قد بکن لهمبر راگرتنا شاندنا 175,000 برمیل نفته در روزه که بود در هرما کردستان هر ایروجی لیست پیمانی کردستان تأکید سرنده گر کو برینا بودجه اوه وکو دجایتی بکوم یا خلق کردستان کو اوه بتنی لولات دیکتاتوریته تا بجانی گلو افعال وسته یا حکومت بغداد اون چاد نرخینن آیا اوجی دچارچو وانگی واشتن وان سیاستن کو کو برپرسن هرما کردستان بجن حکومت نواندی لهمبر حکومت هرما کردستان خلق کردستان جیبجی دیگه آن هیا چند اوه یاسایه بره بو برزن بودجه هرمی کردستان لبردم هرشی بریندا بو زیاتر بحث کردنا في بابتين ها لسر هلا پیماندیه ما یطیب پیودار فرمی لیست پیمانی کردستان لپارلمان عراق دیگه ما کاک ما یت ورباش سلام بو بو بینارین وین هجا زور سپاس اف هولا نهاج آلیه حکومت عراق در روجه بدای اف نوچاک و ما گوتی که و گهداری کرد بگلو هین و کلی لیست پیمانی کردستان لپارلمان عراق چاد نرخینن بله براستی کشه نفت و غاز دم حکومت بريجي أبا كيشا يبو ونافي كيشا دا مروفا كيا كو حسين شهرستانية بري وزير نفطي بو نكا جيجري سروك وزيرانا بو كاروباري وزيو نفطي اف مروفي هني سرقانيا همي كيشان بويات نافطرا حكمت هريما كردستاني و حكمت بغداد وهبونا في جور مروفی کو خودان عقلیت کا مرکزیات دشوار دیوکت کو افکشه بردوام بین پیش هرو رنگکی لی جوهر ایکن امثالی کو پشتی شاند هریما کردستانی سیاسی و حکمت هریما کردستانی هاتی بغداد پشتی کو کشه در کتین ریکفتنک هاته کرن کو حکمت بغداد پاره کمپانیای نفتی بدتن و برانبر ویجی حکمت هرما کردستان روزانه 175,000 برمیل نفتی پنیرته دربه و افری کفتنات بودجه عراق جدا هاتیه جی کرن و پیش بیشین جاوری و کو اف کشه حتی دیمایی هاته چاره سر کرن و تا اف خولا هلوجاتنی دیمایی بید جدی عادی دا چکشندی در ناکبن. دیش نشکه که وان دیسا جواشنن خو کرن کو او پاره کو هاتیه ترخای کرن بدن هریما کردستانی او پاره راگرستن برانبر ویجی حکمت هریما کردستانی او نفت راگرست یا کو گربه رکفتنی سر حکمت هریما کردستانی بو نفت پنیرته دربه. جبر کو حکمت هریما کردستان پاره صرف کینش بو در اینا نافینا بله کاک مایت ده که ده هفتین خواهی چاپ من یدا تو وکو پیودار فرمی لیست پیمانی راد گینی کو برینا بودجه برینا باشه که بودجه لهرما کردستان و که وکه کاری که لهمبر کومن خلک کردستان دیت کن دجاتیان دیت کرن کوبتن لولات دیکتاتوری دیت کرن دیدم که دا کو اف بریارا حکومت عراق تا پراکتیز کرن گلو و حلویستی و چه بل لپارلمان عراق بله براستی من هو قلت بو اف رفتارا کود حکمت فدرالی دجی هریما کردستان کیتن توار رفتارت رژیم توتالیتار بدشن رژیم توتالیتار رژیم بجين تجي إرادة خلقي وقت شوابي رمتيتن سردم صدام حسيني عقوبات الجماعي هبون سزايم بكم وقت إيشما بو بيشمرية دي بابت مدكستن وقت تفنجك هافت باربيك الجاكي تشون أو كنت همي ويران كد
اف رفتارهنه شرفتار حکمت توتالیتاره حکمت کا ديمقراطة هالوجارتي حکمت سربنجه توافق و لكتيجاشن و ركفتن آوابويا جنابت رفتارين وصابكتنو و بودجه عراق دا هیچ بندك نينه كو هريما كردستان بيتا سزادان بله تجي پیش کتنا خلقی بید بری اما که پیمانیا کردستان و خلقی کردستان همی تجي بریار راستین اگر اف بریار هاتت واره پراکتیک ده لێ ئەگەر ڕێف بەریارە هاتە پراکتی دەکردن بێگومان بۆجێ و بۆجێ گرێدای ژیانە خەلکێ بە وێهین ئەلتەرناتیڤێوە دنهادا چیە گەلو البته و بریار دبو سرکرداتیا هرما کردستان مینه دبو سرکرداتیا حکمت هرما کردستان بید لی پرسانه نایت قبول کردن از باور کم تنانت کتلندین پارلمان عراق جی دیجی و راوستن اشتا نهاتیا واره کو امسترکار بکن لی از باور کم کو تنانت کتلندین سیاسیین عراقی جی دیجی بریار کاوسابن باش بیرا منه چتن کنی که حول تیندان کو کمبونا اجتماعی بیت کردن و توی کمبونه دا همی کشه بین چاره سر کردن وکی هرما حکمت هرما کردستان وکی پیمانی کردستان پشتا خوب دستوری و رکفتن سیاسیت نابرا هر دولادات بستین البرامبر به حسین شهرستانی تشتكنين بشتاقوا ببسط بله مایت طیب بردف که فرمی آنکو پیفدار فرمی لیستا پیمانی کردستان لپارلمان عراق گلی سپاس بو شروع وکرنیتا ایوار باش بله برزن مایت طیب کو وتبیجی رسمی لیستا پیمانی کردستان لپارلمان عراق و کجیتان لبو باس لوایک بتابتی او بریاری او برپرسی وزارت نوتی عراق که راگیاند بو که عراق لبرامبر راگرتنی هنارده گرتنی نفلا لان هریمی کردستان او بودروا 175,000 برمیل که روزانه به شکل بودجه هریمی کردستان ابره بگمان کاردنوی جیاجالمه لیکتوا مایه طیبش باسی لوکت کو اما ام هالویستی حکومت عراق هالویستی که وکو اولاتانی توتالیتاریزم اولاتانی دیکتاتوری که اراده گلی خویان قبول نکن برانبر گلی خویان هم سیاستنا پیرو کن هر واوتیشی که اما بروامن به دستور به یاسا برای کتنا ریوکتنا مکان که نوان لاین عراق کان امضا کرده و چونیدی چرا سر کدینم پرسه هر واوتی ل دواتر امش الترناتیوی خومان لسرم پرسه ده بله عزیز لچمچمالوا کاک عزیز فرمو سیدم باش بله سيدة باش باشتر بوته سيدة عرب الحذر قبل القدر سرتیب لچمچمالوا نازانم کاک عزیز باش اگه جمله دنگی نبود تلفن کش بله بله کاک سرتیب هم كاتب باش همو کاتک کاک سرتیب پیمای شبکه توانیه و دنگی تو شکو پیشنهاد بله دنگم تواوا من جوابي دنگي توم بله بله فرمو كاكي جان يا ما بيشوي ولامي توركض موحدك مشتيجي المقدمه بو برز باش كم يا شروج يبل يسا كوبونويكي رباعيه بين قماصين لهولك اللي قال لي عراقيه وروتي سدل واتا الاستحرار ان ما لو كوبونوي ليتي او بيماني ببسين بو على سركني كشكاني العراق وكردستان بشويشي عام بلام امر الروتي سدلو ليتي عراقيه مادي بيسوسي مادي كان امزاج له بروجياسا بتي مادي بيسوسي لك الود دش بكرد برايان يا ما خير الكلام ما قل ودل بما نما نقبو جهريه ونرجع دان بما فكاني كردا اگر هواش بدستي امانه بقتي فكمان ليكن بو اوي بشويشي عام كوتاي مانديه بلاي بريزم لانه وتويك جيش بقادر كلام وهاد وسنقاو پێشمەرگە بەرەی کوردستانی لێدار ڕایدێکی عەرەبیان بەدیل کرد نەکوژرا ئەو ڕایدە وتی منەتتان نەبێ بمکوژن لێتان ناپاڕێمەوە بەخوا یەک حەماڵی عەرەب بمێنێ یەک حەماڵی عەرەب بمێنێ ئیحترامتان پێ ناکا اینجا برای گەر ئێستا لێرە بۆیان بکرێ بوجێشمان ئەبڕێن و ئیحترافیشمان پێ ئێمە بۆ نمونە دەستوورمان بەدەسڕە دەستوور کە مفتاحی هەموو کێشە و گرێ کوێرەکانە برای گیان ئەمانە نە بڕۆیان بە دەستورەیە نە بە توافقەیە نە بە شەراکەتەیە نە بە فیدراڵێتەیە ئەمانە جارێ مردوون چاوەڕێی زیندوو بوونەوەکەن ئازیزەکە بەڵێ کاک سەرتیب ئەگەر بۆیان بکێسە سەربەخوا نەکبووجە ئەنفابیشمانەکەنەوە کیمیابارانیشمانەکەن تەرحیلیشمانەکەن تەبعیدیشمانەکەن ئەمانە دیموکراتیەت و دەستور و توافق
لا أمانة نية بو أوي من خوض آقابين عرض علينا يمين بالفرق ليكم بالشمس هيك شيء يقول قال معناها استفادة نية فاهمي بله سپاس عبدالقادر لەولێرەوە کاک عبدالقادر فەرموو أو كاتر باش هەموو کاتێکت بلاي بالرزم أمان دميش تقرون كموا أما بيرس أوي نفتي بنيرين داخلي بوري نفتي العراقي بكل سطح عبدمان أبو بلا مليرو كندا واتردسي دوني خومان لخومان ددنوا أوانا معناه لبوزي عراقي يقدر من هذا نبا تانيا أو نفتي لكردستان دروا ببوري عراقي دا أو باري ذكات سطح عبدو ددنوا إيما اگر بیتو شهرستانی او کاربکا شهرستانی لیستی سیاحی ولی دکاتن کواتوشی کسی بکا لانزام دا اگر دبدبا زور پوب بکریت تقیه که تقیه ناگرتو دوخی زارانی کردیش دوره گاجه پیشا بله مساواه سیره کوپیک میدگه حکومت عراقی اتفاق بکا یعنی وطن ادبی اعلانی دولت بکا بەڵێ کاک عبدولقادر بەرەزان پرسی نەوت بە تایبەتی ئەوە پرسێکەیەکی لە پرساڵ هەڵە ویسەرەکانی لە بینی حکوومەتی بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە وەکو پرسی پێشمەرگە و پرسی مادەی 140 لە کوردستانیشە گەلێک جاران لاینە پەیوەندیدارەکان لاینە سیاسیەکان گەلێک لە ڕاگەیاندنەکان بەستەوەکەن کە لە کوردستانیشە حتا ئەندەم پەرلەمانی کوردستان باسی ناشەفافی پرسی نەوتەکەن لە هەرێمی کوردستان ئەو پارەی داهاتی نەوت ئایا بۆ خەزینە حکوومەتی هەرێم ئەڕوا نەڕوا ئەمە لە کاتێکە ئەو پرسە لە کوردستانە با ناڕۆشنی ماوەتەوە ئێستا ئەم پرسە گەشەی کردووە بۆ عێراق و حکوومەتی عێراق تا دیدێواکە کە نەفتی هەرێمی کوردستان بەشێکی لە بودجێ هەرێمی کوردستان ئەبرێ و بەپێی بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2012 ئەوە دەستنیشان کراوە کە هەرێمی کوردستان مانگانە 175 هزار بەرمیل ناو هەناردەی دەرەوە دەکات کە بەهاکەی دەگاتە 14 ملیۆن و 875 هزار دلار بۆ پێش دەبێت حکوومەتی هەرێم لە ساڵیدا زیاتر لە 5 ملیارد دلار لە سندوقی گەشەپێدانی حکوومەت دابنێ و بگەڕێنێتەوە بووناوەند ئەم پرسە بەرەو چێ ئاراستەی کردوە بەڵێ سیروان لە سوورانەوە لە گرمانە کاک سیروان شلوني باشي؟ گەلێک سوپاس سيداتي شاي باشي حالته؟ ئەس باشم کێک سیروان سپاس کەم کەرەمکە ئەگەر تێلەڤیزیۆنەخوا دەنگێوێکێم کەی دەنگی تێلەڤیزیۆنەخواکێ کێم کەی کاک سیرواندا باشتر گۆداریە دەکەم برامە منە کە بودجێ حکومەت بەڵێ بەڵێ بودجێ حکومەت بۆچی کوردان لێ دەبڕی شبارەندێ حکوومەتە عێراقê dibêjێت ku li destpêka nîsana raborî hikûmeta Herêma Kurdistanê şandin henardekirina naftê bû derve ragirtiye ji ber ku ew dibêjin parêvan kompanya ku vê naftê derdînin jarî hikûmeta navendî ve nayê dan. Hikûmeta navendî jî biryar daye ku beşê ji budcê Herêma Kurdistanê bibire li ber ragirtina naftê bû derve belê. زۆر سپاس. Spas bû te jî Bekir li şarî Silêmanî. بەڵێ کاکەکەم کاتەوە باش هەموو کاتێکت. زۆر سپاس ببوورە کاکەکەم حەزمەکە تۆری ئەمڕۆی بەرنامەکەتان لەسەر ئەو کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی بووە بەڕاستی نمونەیەکی جوانە پێشکەش کرد لەبارەی بەرنامەکەی بابەتی ئەمڕۆژ من ئەڵێم پێویست ناکەیت حیزب عێراقیەکان و بە هەرێمی کوردستانیشەوە چاو لە وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپاکەین یا ئەمریکا نزیکترین نمونە و زیندووترین نمونە تازەترین نمونە یەکگرتووی ئیسلامیە ئەگەر چاو لەوان کەین بخۆشم بڕوا بکەن خوای زانێ بە هیچ شێوە دەنگ ناوە بە حیزبێکی ئیسلامیژنین بۆی بەڵام بەڕاستی نمونەیەکی جوانیان پێشکەش کرد حیزبەکانی عێراقی چاو لێ بە هەرێمی کوردستانیشەوە بە یەکێتی و پارتیەوە خاصەتەن لەگەڵ یەکێتی و پارتیمە ئەگەر چاو لە یەکگرتووی ئیسلامی کەن یعنی بوونی شەفافیەت و بوونی ڕاستگۆیی لەگەڵ خەڵکا بۆ شێوا بێ بەڕاستی ناگەمە حکوومەتی عێراقی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی کە ئەوە هەوڵێن بۆ شاردنەوەی ڕاستیەکان و بۆ شاردنەوەی گەندەڵی ڕبعێشیەوە لە سایەشی ئەوە کە ئەوە هەوڵێن ئەوە پارە سەرفەکەم بۆ نەعەدالەتی بۆ نەبوونی شەفافیەت ڕبعێشیەوە هەوڵ بن بۆ بوونی شەفافیەت بوونی ڕاستگۆیی لەناو خەڵکا بەڕاستی قەد بەم شێوەی لێ نایە ئێستا نازانین بوجارچێ بۆ شێ کاگاکار یعنی نازانین ئەمە یەک دوو ساڵ با بڵێم لە 25 وەزانی بوجەوەیە بەڵام یەک تکاشمێ بمبورە کاگا یەک نیو دەقە مەجالم بێ فەرموو قسە بکە فەرموو سپاس دەکەم
من داواکەم لە هەموو حیزبەکان بەتایبەتی حیزبی ئۆپۆزیسیۆن بەتایبەتیش حیزبی بزوتنەوەی گۆڕان شێوە بۆ بە شێوەی یەکگرتووی ئیسلامی برە کۆنگرە بەڕاستی نمونەیەکی زۆر زۆر جوانیان پێشکەش کرد ئالۆ دەستخۆشیان لە یەکەم باڵێ کاک بەکر سپاس بۆ پەیوەندیەکەت بێگومان یەکگرتووش کەناڵی ڕایگانی خۆی هەیە وەکو حزبێکی کوردستان ئەویشی کۆنگرێ خۆی بەسووتەوە و ڕایگەشتی لە ئاگادارەکە چون بەسووتەوە ئەمێمە باسی پرسێکێکێن کە پرسێکی حساسە پێیوەستە بە ژیانی گشتی خەڵکی کوردستانەوە پرسی برینی بودجە بەشێک لە بودجە لە هەرێمی کوردستان پرسی ناوت کە تا ئێستا پرسە وەکو پێشتر وتم نەک لە هەرێمی کوردستانەوە لە عێراقیش تا ئێستا بە ناشەفافی وەکو گەلێک لە چاودێرەکان باسیەکەن بەڵێ ئەزبارم لە زاخۆ پەیوەندیت گەلمەیە کاک محەممەد لە زاخۆ کەرەمکە الو بله مرحبا سرچاوا برا او مسئله کای سر بودجه هرمی کردستان بله ما بودجه بدن ندن هیچ تش نگرد ما تشتک نگرد ما چی تش کیجه شوان چه تشنا گشته بودجه کردستان البودجه عراق بودجه الو بله الو بله باغ کاک محمد معاش دایه الو گره دنگی من ناگیت ای باز دنگی باش گیت من بله حما طال لکویه بله کاک حما طال فرمو گره لسر خانم باوکی لسلیمانی ابزان پیوندیک من لگله بله فرمو الو بله باوکی رابن چۆنی قوربان باشی زۆر سپاس فەرموو بەنسبە ئەم تەورەتانەوە تەورێکی جوانە دەست خۆش بێ بەڵام من بەڕێی من ئەبێت خەڵک جارێ خەڵکی کورد بزانێ کێشەی مشکیلەی حکوومەتی عێراق لەگەڵ حیزبەکانی کوردستانایە یەک یان لەگەڵ هەموو میلەتی کوردایە ئەگەر لەگەڵ حیزبەکانی کوردستانایە ئەوە قەزەیە کە ئەگەر لەگەڵ خەڵکی هەموو کوردی کوردستانە ئەوە قەزەیەکترە بەنسبەت ڕاگرتنی نەوتی هەرێمی کوردستان من سێرە بەلام ویان ئەوە ڕۆژ ئەم بەرنامەیان تەنفیز نەکردایە جێبەجێ نەکردایە ئەو نەوتە خۆ تەماتە نەبوو بڕزێت هەر ئەمایەوە لەژێر خاشی کوردستانە بۆ دوا ڕۆژی نەوەکان ئەگەر خۆیان تەمایە شتێکیان لە مشتیانە وایە ئەمە یەکیان کە قەراریان ناوە نەوت بڕوا بۆی گرنەوە من لە لایەکی تریشەوە کاڵێم پێویستە ئەگەر حکوومەتی عێراق مالیکی بێت سەدر بێت یان علایی بێ هەر کەسێک بێ ئەگەر مشکیلەیان لەگەڵ خەڵکی کووردا هەیەەوە بە ئاشکرا هەموو میلەتی کوردی تێبگەێنن بەڕێی من هەموو خەڵکێتە سەرجادە و هەموو خەڵکوانێ دیفاع لە کوردەکاوەمانە بەڵام بەڕێی من کێشەی حکوومەتی عێراق هەر لە کۆنیشەوە بەڕێی خۆم کێشەیان لەگەڵ خەڵکی کوردانە بووەمانە تەنها کێشەی مەساڵح و لەگەڵ حیزبەکانی کوردستانە هەیە لەبەرەوە ئەگەر و کاکێشە قسەیەکی جوانی کرد ئەم پێشوازیان کە لە کاک سەدر کرد بەم شێوەیە لەگەڵ چەند کەسێکی ترا هەر ئەوە تاکە دکتۆر محمود عوسمان ئەڵێت ینی ڕێی لیستی عێراقیە لەگەڵ جەماعەتی سەدر نەگۆڕە یعنی ئەوانە هەتا دژی قەزەی کوردین دژی مادەی سەڵچلن دژی هەموو داخوازیەکانی خەڵکی کوردن بەڵێ کاک رابن بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش دەرباس لە شاری سلێمانی کاک دەرباس فەرموو ێوارە باش باشتر بۆ تۆ هەرچەندە لە تەورەکەش لاوەدەم بەڵێ کاک دەرباس فەرموو باشە ئەلو فەرموو قسەی خۆت بکە فەرموو بەڵێ کاک دەرباس شکار لە شاری سلێمانی بەڵێ فەرموو شکار دیارەویش لەسەر هێلی پەیوەندی نەما بەڵێ تەماشاوانی نێژا پێشتر ئاشتیاورامی وەزیرێ سامانی سروشتی لە هەرێما کوردستانê li wîlayetên hevgirîtên Amerîka ragihand bok û herêma Kurdistanê di şiyandaye di dawiyayî sal da 400,000 bermîlê neftê ji 170,000 û 400,000 bermîlan bilind bike. Her wa dibêje jî di niha da 48 kompanya û 18 welatên ciyanî li Herêma Kurdistanê min ji wî berhemînana neftê ne ku kojmê berhemê rojane digihîte 170,000 bermîlan bêguman her wa me jê bêyê çendî dike ku li sala 2014 ve 1 milyon bermîlê neftê li rojekê de li Herêma Kurdistanê bên berhemanîn her wa li 2009 jî wê bête zêdekirin bû 2 milyon bermîlan neftê di rojekê de bale. Şikar li şerê Silêmanî.
ئەم کاتە باش بەرەزم هەموو کاتێکت ئەمە دووەم جارە پەیوەندی بە بەرنەماکەتانەوە گەم دەست خۆشحەویدان یەکەم بەنسبەتە و بودجەکە بڕیوێت خۆشحاڵین بەڵێ بەڕێزم بیبڕێونەی بڕێ فەقیر و هەژار هەروە خۆیەتی چونکە بەنسبەتەوە مالیکی وتی ئەگەر هێزی پێشمەرگە معاشی زیایەکەم بەس لەبەر ئەوەی ئەمان ڕازی نەبوون هێزی پێشمەرگە بچێتە سەر بەغا بۆیە ئاڵە من زۆر خۆشحاڵم یەک قنچکە ئەو پارێز نەنێڕین بۆ کوردستان چونکە فەقیر و هەژار هەروە خۆیەتی و هیچ مەسەلەکە لە ناگۆڕێ بەڵێ سپاس پەیوەندی کەشت ئەسعەد لە شاری سلێمانی کاک ئەسعەد فەرموو کاتە باش هەموو کاتێکت وێنەی وێڕای دەستخۆشیم لێتان کاچی من بەڕاستی ئەمە یەک حقەتی حەقا بیزانین دەسەڵاتدارانی عەرب لە بەغایان با بڵێین دەسەڵات لە بەغا دیارمە بستم عەرەبەکانە نەک هەر بۆ مەسەلەی بوو بۆ سەرجەم مافەکانی گەلی کورد بڕوابکە هەچ کاتێ دەستیان بڕوا هەچ کاتێ خۆیان ڕێک بکەونەوە هەچ کاتێ ماڵی خۆیان لە ژێر فشاری شەقامە ئەو سنە پێک بێنەوە نەکە هەڕەشە لە مەسەلەی بودجا هەڕەشە لەسەر هەموو مافەکانی گەلی کورد هەڕەشە هەیە لەسەر سنوورت هەڕەشە هەیە لەسەر مافەکانی ترت لەسەر سەرجەم مافەکانی گەلی کورد بەڵێ کاک ئەسعەد ئەوەی تۆڵی زۆر لە چاودێرە سیاسەکانی ڕەوشەکە شوالین کەواتە مادەما بێ هەر عێراق هەڕەشە لەسەر کورتە بێ هەر مافەکانی کورد لە بەغا لە ژێر مەترسیدا بن پێویستە کورد ئەلتەرناتیڤی کورد پرۆژەی کورتی بێ لوبی مەوزوعەکە لێرەوە دەست پێکا بەڵام ئەوان هەموو جارێ مووقیف ئەنوێنن جاریشکێتەوە مووقیفێکی تونندر ئەنوێنن و جاریشکەش بێتەوە دڵنیاوە مووقیفێکی تونندر ئەنوێنن و ئەمە هەمووی جەستی نەبەزات هەمووی وەرەقەیە فرێدن دوجار فعلن دەسەکەن بە جێبەجێکردنی ئەمەش بەڵام کورد سەرکردایەتی سیاسی کورد هەمیشە خەریکی ڕێخستنەوەی ئەوانە هەمیشە خەریکی ئاشکردنەوەی ئەوانە یەکخستی ئەوانە بە قوتکردنی بەغایە حکومەتیان بۆ پێکەیەنێت و لە ڕێکەوتنامەکانی شاکە ئەیکەن تەنانەت لەم نۆخاڵەشا دوایی دەرکەوتۆ بە هیچ شێوەیە باسی یەکێک لە کێشە هەر ئاساسیەکانی ئەم میلەتە نەکراوە کاکە ئەمانە بۆ پۆست و پلە و پارە و بۆ سەرۆت و سامان چوونەتە بەغا ئەمانە خۆیان ئەوەندە گەندەڵن تۆ قەناعەتی وایە کاچی من تۆ قەناعەتی وایە کەسێکی گەندەڵ بتوانێ بەرامبەر بە دەسەڵاتێ بڵێ تۆ مافەکانی من بسەلمێنە حەقم بەرێ بودجەم وابێ مافەکانم وابێ سنوورم مادەی سەوچنم ئەوم بۆ بکە بە تەئکید نایکەن لەبەرەوە ئەمان خۆیان ئەساسیان گەندەڵیە بەڵێ کاک ئەسعەد ناتوانن ڕوبەڕووی ئەوان ببنەوە و کێشەکانیان لەگەڵا یەکلایی بکەنەوە و وەکو شەقام بەرگری لە مافەکانی شەقامی کوردی بکەن بەڵێ کاک ئەسعەد بەڵێ هەر مووقیفمان وابێت و وەزعیشمان ڕۆژ لەگەڵ ڕۆژان خراپترە بێ دەستان خۆش بێ و زۆر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت گۆران لە کەرکووکەوە کاک گۆران فەرموو ئەم کاتە باش قوربان هەموو کاتێکت زەحمەت نەبێت دەربارەی بودجەی هەرێم بەڵێ تا ئێستا بۆچی خەڵکی کەرکووکیان بێبەش کردووە لە سلپەی زەواج و سلپەی عەقار بەپێی یاسا کاک گۆران تا ئێستاش کەرکووی ضمنیا و ناوچانەیە کە ناوچە کێشە لەسەرەکان تا ئێستا دووسەیەکەی چارەسەر نەکراوە بە پێی مادەی 140 و ئەمەش ئەکەوێتە چارچۆی ئیدارەی حکوومەتی ناوەندی ئیدارەی ئەماکە بودجە و خەدەمات بۆ ئەم ناوچەیە دابینەکە بەڵێ بەپێی یاسا بە کوێمە بزانین بەڵێ بەڵام ئەوان بە لە هەموو کاتێکە کەرکووکیاندا نەبڕانوە لە هەرێمی کوردستان بەڵام لە ڕێی مادی و معنەویەوە بە هیچ شێوەیە یارمەتی خەڵکی کەرکووک نایەن و زۆر سپاس بۆ بەرەستان ئیمات لە دهوکێت گەلمەیە کاکی مات کەرم ئێوار باش باشتر بژن مادە 140 بۆ کوردا خڕایە بۆشە مادە 140 کەسمەڕە نەگەت بوو چییە ئەم ساکی حتانەکە بە چەند ساڵیەش بچیکۆتی من خوێندنە خۆی لای خواندن مش دەست کرد من هەمیش دەست کرد سەخاترا چه دەماڵە خۆ قەدانکەم ئەف مادە 140 حتانەکە سەڕە نەگەشتە تۆ خەتولکیرێکی کاکی ما تو خەڵکێکیش دەبەرێ پارێزگا دووکێمە معسکەرە دومیز معسكر دوميز بله حتى كاتش فرانا جاشان فقيرين عم تمرين بو نانك يعني عزيز مخصصات دوام قايد كر كسي استعين ناكرم غير واسطة باش حتى كان كده واسطة هذا بله كاي كيمات سپاس بو سرنجاتاجي که او راشاتو تدهي لدهوك لدوميس اي بدارين جين پیوندی دار گهداری بکن بله تماشاوان نجا پشتی بنا بره پیک وابین
جاردن سلاف هێژیان پرسا نفتەیە و برینە بەشێکی بوو هەرێما کوردستانی لە سەر ڕاگرتنە شاندنا نفتەی جاری هەرێما کوردستانی بە بوو دەرvê وڵاتی ئەنکۆ بۆ دەرvە و پارێ vê پێراپارێ vê نفتەژی تڤە بچە خەزینە حکوومەتە ناوەندی عێراقê لێ ئەو نفتات ڕاگرتن بەرپرسین هەرێما کوردستانی دەبێژن ji ber هەندێ ڕاگرتیە ku parê ev kompaniyên ku vê naftê derdînê jarî حکوومەتە ناوەندی ve nihat keşandin bo Herêma Kurdistanê ji ber ku masrûfatan dabîn bikin û حکوومەتە ناوەندی jî gefa birîna bûdce dike gel û ev pirzgirêk gelekin di nehada we ku çavdêrî dibêjin di navbera Herêma Kurdistanê Bexda ev bûdca gefên birîna bûdce Herêma Kurdistanê beşê ji bûdcê jî hate ser ey rewş berevkî ve diçe û çawa bi çi bête kirin ji bo ku rewş çareser be eger çareser nebe wê rewş çi dê bêt gelo belê li şerê Silêmanî peywendiyekman legele rastî الو belê يوارو باش باشتر کاک rastî کاکەجیان ئەڵبوو مستەحەقین کەوا بوو جەمان لێ بڕن ئەڵێ زاڵم زێوارە بۆ بێ ئەوەیە ئێمە لەبەر دەستی سەرا خەڵق کۆ بۆ خۆپیشاندانێ بکە بەجارێ 20,000 پێشمەرگانە قسە بە دەستی سەراوە ئێستا ڕۆژێ 9,000 عسکەرە نێرێ بۆ کەرکووک و 5,000 دۆلم داگیرەکە ئێمە قسە ناکەین مانای ئەوەیە مستەحەقین چاوەکەم مانای ئەوەیە ئێمە هیچمان پێ ناکرێت کادەکانمان هیچمان پێ ناکرێ و بەڵام چاو بەسییان دە ئێمە کردو لەگەڵ ڕێزما سپاس دەکەن بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە ڕانیا کاتێ باش هەموو کاتێکت برایەکەم ئەمڕۆشە بەرەو شوێ دەچی با من بەڕوونی پێ بڵم ئەگەر بێت و بەم شێوەیە سەکردایەتی سیاسی کورد سیاست بکە سیاست بەڕێوەبردننی وڵات بەم شێوە سیاست بکە دڵنیات دەکەم ساڵی 75 کە دیشان دووبارە دەبێتەوە برایەکەم ئەم ساڵ دیقەت قەیران لەسەر قەیران دروست بووە ئێمە ئەهوم دەسەڵاتەمان هەیە لە بەغدا سەرۆکی عێراق بۆ خۆمانی جێگرە حکوومەت بۆ خۆمانی دنیای وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانە هەیە دنیا قەیرانمان بۆ دروست دەبێت هۆکارەکەی چییە ئەمە دەگەێنی کە ئەمانە تەنها مەبەستی حیزبایەتی و پۆستەکان و لەگەڵ پۆست لەوپایە و لەگەڵ پارە مەبەستیان هیچ چیکیان مەبەست نییە ئەو فترەی مالیکی ڕایگەیان بە ئاشکرا باشکردی کۆمەڵە خەڵکانێک مافیا چەتا نەوتەکە دەدزن ئەی بۆ وڵامیان پێ نەبوو تۆ کاتێک کە ئەم بەم شێوەی لەگەڵ میلەتەکەی خۆ سیاست دەکەی و ناشەفافی بوو دەشاریتەوە لە خەڵکی کەشبناکەی مالیکیەک و دایان مالیکی دیکەت بۆ ڕازە بێتەوە تۆ چکە لەگەڵ میلەتەکەی تۆ ڕازگۆنی تۆ کە ڕازگۆ بیمالیشی ناتوانێت بەو شێوێت بەو شێوێت هەڕەشە لێ بکات جارێک بە ئێفشازت هەڕەشە لێ بکات جارێک بە بوجەت هەڕەشە لێ بەڵێ کاک ئەحمەد ینی پێت وایە ئەوانەی ئەو تۆمەتە نێمالێکی ئەو قسە نێمالێکی هەمی منطقی بوون لەسەر پرسی نەوت لە هەرێمی کوردستان باشە کە منطقی نەبوو ئەی بۆ جوابیان پێ نەبوو خۆمە لە کوردستان نشین ئەمە ئەگە منطقینین خۆمە لە کوردستان نشین بۆ وڵامێکیان پێ نەبوو ئەجار ئەمە نابینین نەوتەکە چۆن دەبرێ و چێنە و کێ بیرەکانێدا و چێ سەرپەرشتی دەکا و ئەوجا شیردێکە خۆ بە ئاشکرا ناتوانن نکۆڵی بکەن تۆ 6 میلیارد دۆلار تۆ شیردێک تا ئێستا نەخراوەتە خەزانەی حکوومەت ئەی باشە نازانم شەفافیت دەبێت چۆن بێ کاکە تۆ کاتێک کە لەگەڵ میلەتەکەی خۆت ڕاست نەبووی هیچ کەسێک ڕێز لێ ناگری من ئەو ئەم گلەیە کە دەکەم لە دڵسۆزیان ئەم گلێ دەکەم نامەوێت جارێکی کە کورد سەدان ساڵە قوربان دێدە دەکا لەسەر ناشەفافیت بوجە لەسەر پارە لەسەر کۆمەڵە خەڵکێکی کە بەڕاستی بە تەنها مەبەستیان مەساڵە ئەو بەرژەوەنی شەخصی خۆیانە ئەم دەرفەتەندەکیش بەڵێ کاک ئەحمەد لە ڕانیەوە بەرەزەن گەلێک جاران دێتە گوتن ژاری خەڵکی کوردستانی و چاودێران و کورد لە بەغدا خودی هێزێکی گەلێک بوون لە بیدایەتی ئەو پێشی 2003 دی عێراقانودا ئەو ئەوان بنگەهێن بە عێراقیدا مەزەرەن دەمێکێدا کو لەسەر نەخشەنامە بۆ وڵاتی پناوی عێراقی کوردان ئەف وڵاتەدا مەزەراندون و یەکەم بنگەهێ دروستکردنا ئارتشای عێراقی کورد بوون گەلێک مەجلسە عێراقی مەجلسە حکومی و حکوومەتێتی انتقالی و نظامچی تا دیمایەکی هەموو کورد بوون حتا دەبێژن کورد کۆڵایەکی سەرەکیە بنگهینە جێ پێک ئینان و لە هەف هاتن و ئاشکردنا لایەنی ناکوکێن عێراقیژی لێ بۆ کوردان هەیەنها پرسێن ئەساسیین جەوهەری هەیەنها بە هەڵاویستیمانە ڕۆژ بۆ ڕۆژێ پتر تعقید دەبن پتر ئاڵۆز دەبن پتر ئەف کێشە بەرەف ئاڕاستێن و سادچین گەلو بەڵێ غەریب لە کەلارەوە کای غەریب فەرموو کای غەریبێکە لە سەرێری پەیوەندی مابی کاکەم کاتت باش هەموو کاتێکت وەڵام من دەستخۆشی تەوەرەکەت لێ دەکەم بەڵام من یەک تێبینیم هەیە خوا هەرچی کەسێکە زین ئەگەر یاخود ئسلوبی قسەکردنی یاخود کە نازانێ قسە بکە با قسە نەکا باشترە و پەیوەندیش نەکا باشترە
من یەک تێبینیمەیە مالکی باسی شەفافێتی و شەفافێتەکە شەفافێت ئەسڵ لە عێراقا هەر نییە یەکسانبوون لە عێراقا هەر نییە باسی نەوتەکە مالکی ئەی بۆ ناچێ ئەو بۆریە نەوتانە بوەسێ کە لە بەسرەوە بە ئاشکرا ئەبرێنە خاکی ئێرانەوە ئەیفرۆشن ئەمە یەکێ لە قسەکانم دوو هەمیش باسی ئەوە ئەکەن هەندێک کەس مەسەن سەیرەکەی ئەڵێ ئێمە بەڵێ ئێمە بنیاندی عێراق ئێمە دەستی ئێمەی تیا بوو بەڵێ دەستی پێشمەرگەی تیا بوو بڵێ بەڵام یەک تریشەیەک برای شیرینم جارێک ئێمە دڵمان پاکە دڵمان سافە ئێمە چوزانین ئێمە وا هەستەکەین ئەوانی شۆکوی ئێمە دڵ کاک بەداخەوە پەیوەندی کای غەریب پچرا بەڕێزان وەکو کای غەریب لێ دڵمان سافە نیەتمان سافە پێت وایە لەگەل سیاسەتکردن و ئیتیفاقیاتی سیاست لەسەر ئەساسی عاتفیەت و دڵپاکی و دڵسافی بێ یان دەبێ بە پێ ئەجندایەکی توکمە بێ توکمەی زانستی بێ و بە پێی پرۆتۆکۆل بێ بۆەوەی ئەم شتانەمەی بێتە دی بەڵێ شاخەوان لە کەرکووکەوە کای شاخەوان فەرموو بەڵێ کاکە من بەم بێڕەسیارە دەست یەکەم ئەڵێ هەتا ناوماڵی کوردی ڕێک نەخەین دەست بۆ هەتا ناوماڵی کوردی ڕێک نەخەین دەست بۆ دەوڵەتی کوردی نەبین ئێمە ئەمە یەک دومین بەنسبەت نەوت و بودجە و ئەم کێسە هەڵواسراوانەوە ئێمە پێویستە زیاتر وشیارانە سەرکردایەتی سیاسی کورد زیاتر وشیارانە مەعاملە لەگەڵ بەغدایە بکە تازە ئەوە بەسەر چوو ئێمە گورگ هەر گورگە چەند بەسکە گورگێ بەخێو بکەین کە گەورە بوو ئەما خۆن ئێمە شتەکانمان لە سەرەتایە لەدەست داوە بەس ئێساس هەر زووە ئەتوانین شتەکانمان بگەڕێنەوە شوێنی خۆی بەس بە ژیرانە بە یەک خیتابی بە یەک قسەیی بە یەک دەست و بە یەک دەم ئەمە لێرەوە ئەنجا شێخی سعدی 550 ساڵ شعرێکی وتووە ئەڵێ پێێ گەڕا بە گۆشەی سارا دی سەرکەکەریان کردووە بەدارە گوتی ئەی یاران هۆشم بەسراوە لەو سەرکەکەرەی هەڵاوەسراوە ئەو کە زیندوو بوو لە دنیا نەقیزەی لە خۆی پێمە نەنەکرا ئێستا چۆن بەڵا دوورە خاتەوە بۆیە قوردرا بە وڵاتەوە براکەم ئەوانەی بەغدا هیچیان کەم نییە ڕێزم هەیە بەس ئەمە واقعە ئێمە ئەبێ وریابین ئەبێ بە کورد بە عام وریابین یەک دەست و یەک خطاب بین ئەجا ئەتوانین دەستەکانمان چارەسەر بکەین بەڵێ کای شاخەوان سپاس ئەیوب لە پردت گەلمە ئەزبوارم کاکی ئەیوب کەرەمکە چی برایەکەم سەرچاوم باشی برایەکەم چۆنی باشی چاوە بەڵێ ئەحواڵت چۆنە باشین کاکی ئەیوب پێکە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکە فەرموو قسەی خۆ بکە خۆش بیا ئەحواڵ سەلامەتی چۆنی حواڵت چۆنە برا زۆر سپاس کاکە گیان ئێمە وەکو نسبەت مادەی 140 بەڵێ ئێمە ئیساکە لە نیتاقی مادەی 140 کاکە ئەیوب بەکە لە تێلەفۆنەوە گوێ لەمە بگرێن لە تێلەفۆنەوە بۆی باشە یعنی هەر کاکە ئەیوب ببوورە ئەگەر لە تێلەفۆنەوە گوێ لەمە بگرێنێک لە تێلەڤیزیۆن باشترە باشە حیاتم ئێمە لە 2023 هاتینەوە بەڵێ هەتاکو ئیشتاکە هیچ بۆ ئاوارەی کەرکوب نەکراوە بەڵێ کاکە ئەیوب لە پردێ هیوادارین بەڵێ ڕقەمی شێعرەکانمان کەرکووکە هەتا ئیشتاکە ناتوانانی بچینە هەولێریش بەڵێ کاکە ئەیوب سوپاس بۆ سەرنجیتەوە کۆوارێکی کێرکۆکی هیوادارین شوێنی پەیوەنددارەکان جێ لە تۆ بێ مەهدی لە شاری سلێمانی کای مەهدی فەرموو ئەم کاتت باش برا هەموو کاتێکت باشی زۆر سپاس سەبارەت بە بڕینی بوسێ زۆر زۆرم پێ خۆشە بوو وەڵا لەبەرەوەی هیچ بۆ میلەت نییە بۆ فەقیر مەزاب نییە تەنها بۆ قورگی مەسولان لە کاتێکە کە ئەم بودجە لە کوردستان نەبێ یعنی بودجە نێتە کوردستان بازار بەگەر نەخرێ خزمەت گوزاریە گشتیەکان نەبێ کارەبا نەبێ ئەی تووشە وڵاتی کەریمی کوردستان پێ تۆە زەرمەندی ئەمە نەبێ من پێم وانە فەقیر مەزار زەرمەندە لە بڕین بەس لەبەرەوەی چەند ساڵە بودجە دێت میلەت ئازاد بینە نەکردووە خزمەت گوزاری بۆ چییە کە من کوردستانم بەتاڵ بەڵێ کای مادی سپاس بۆ سەرنجی تۆ ڕێبوار هەر لە شاری سلێمانی بەڵێ فەرموو کاک ڕێبار فەرموو کاک ڕێبار کاک ڕێبار ئەگەر جێت لێمە بێ ئەم کاتەوە باش بەێ هەموو کاتێکت فەرموو چاوەکەمی وەڵایی براکەم
بەنیسبەت بووجەوە بەڵێ من نمونەیە گەێنمەوانێ بۆ بودجەیە کە تۆ باسیەکەیت لە بەرنامەکەتە بەڵێ کاکەژیان ئەم بودجێزانی وەکو چۆنە وەکو وایە تۆ نییە باوکێک بودجێژی هێ بڵێن کاسپیەکەکە لەو کاسپیەکی خۆیات دابەشێکە بەسە مناڵەکانی و چەنەڵەگرێ بۆ خۆی تێگەی من مناڵەکان بە وەکو خەڵکی کوردستانێنمەوە باوکەکەش وەکو سەرۆکەکان سەرۆکەکانمانیە وەکو نازانم ئێستا ئێمە حەشتیان ێبێ من چاوم لە دەستی باوکم وەکو خوێنکارێک کە من خوێنکارم ینی نە ئیشێکەکەم نە کارێکەکەم مناڵە بچووکەکەمان کە هێشتا ینی قسە نازانێ ئەویش چای لە دەستی باوکمە ئێمە ژۆک و هاوڵاتی یا چاومان لە دەستیوانە حاش ئەم بەس ناڵم بۆ ینی من کەس هەموو کەسێک دەتوانێت بە هینی سروشانی خۆی بژی ینی ئیش بکات و کار بکات هینی بژی بەڵام ئەو سای گەورەی کە حکومە دێتی و کە خۆیان بە سەرۆکی بڵێن وڵاتەکەمان نەزانن لە گەورەی ئێوە کە ئێمە دەمان بۆیاون ینی لەینی ئێمەیە بوون بۆ چونەتە ئەو ڕێگەیەوە یەگەی نازانم وڵایی بەچی تێرە خۆی هەرو ناڵەمەڵم بەچی تێرە بەڵێ کاک ڕێبار سەوە بزەنجی تۆش کارمان لە چەمچماڵەوە کاک کاران فەرموو باشی بەڕێزم زۆر سپاس بەڵێ قسە بکە فەرموو وەڵا بەڕێزم لەسەر تەوارەکەتان قسەمەیە خۆمان پەروەردەمان کرد و خۆمان گەورەمان کرد و هەرچی کاراسانیە بوو خۆمان بۆ مەبۆیانمان کرد لەسەرش حکومیان گرۆ لە دەست و بەکەی خۆشیان بەم لاو بەولا دەستەوەشیان نازانشتە ئێمە لەم بینەیە چی بکەین ئەتر دەمی هاڕەشە و دەمی هاڕەشەی بورجێ و دەمی هاڕەشەی چاکە و دەمی هاڕەشەی ئێفشانزێ و نازانین لەم بینەیە وەڵای نازانین خەڵک نازانین چی بکە ئەخرەوە بۆ هاتو تاڕەوە ئەمە بۆ هاتو تاڕەوە کوتالیبەوە هەمە هەڕەشایە هەرێمی کوردستان سەرکردەتی سیاسی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە شێوەیەکی باش تعامل لەگەل حکوومەتی ناوەندی بکە بەپێ ئەو هەموو پرۆتۆکۆلە هەموو ڕێکەوتنامە و حتا دەستوریش هەیە بێگومان ئان حکوومەتی ناوەندی بە شێوەیەکی باش پابەند بێ و هەموو ڕێکەوتنامە و دەستور نابێت وڵای بەڕێزەکەم ئێستا نازانین بڵێ چی لەم بینەیە بەشتە نازان دوو دڵە بێ بەس بە تاکیدەوە هیچ توانایەکیان نییە تا شتی خراپ بکەن چونکم بەو هەموو هەڕەشە و شتە هیچیان پێ نەگرێتە بۆ بژەکەش زۆر زەحمەتە بتوانن بیبڕن بەڵێ کاک کاروان سپاس بۆ سەرنجی تۆش هیوا لە کەرکووکەوە کاکیوە فەرموو کاتتان باش براکەم هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لەگەم کاکە کار گەلێک سوپاس وەڵایی بەڕاستی بە نسبەت ختابەکانی نووری مالیکیەوە هەتاکو و کورداوە بە دارشاوی داپشایی و هەرێکی ختابێک بدا نووری مالیکیش ڕۆژ بە ڕۆژ ختابی قورسترەدا بەرامبەر بە کورد هەتا ئێستا نەماپوانی و ئێمە نە لە بەغا نە لە کوردستان یەکدەنگی خۆمان ئاراستەی ئەو حکوومەتەی مالیکی بکەین کەواتە لەم نێوەندەدا کورد بەس لێدوانی تۆنتە دەمبەر پرسە کوردەکان بەڵام نووری مالێکی بێژگە لە لێدوانی تۆندە پراکتیزەی ئەفکارەکانی خۆشەکە ئەوە بۆ جا برەوە چەمبەر پرسی کورد گۆڕاوە بە تایبەتی ئەوانەی لا ناو ئارتشی عێراقدان تو ئەم تەسەڕفاتانە ئەم پێشاتانە چۆنێکە دەیتەوە وەڵا کاکە کارجیانەوەی ڕاستی بێ بەتەمای لزنەی دیکە بێ لە وەزارەتی ناوخۆی بەغاوە ئەو بەرپرسە کوردانەی کەوا لە شاری کەرکووک بەرپرسیارەتیان بەدەستەوە احتیمال گۆڕینیشیانەیە ئەوە تا تەنها جێشی عێراقی شیعە هاتوونە لە شاری کەرکووک لە فڕقەی 12 دانیان ناوە بۆ مەنتیقە سنووریەکانی شاری کەرکووک 23 تۆپی مەدفەعیان هێناوە بەنیازن نیازی خراپتریان بەدەستەوەی ئەوەی ڕاستی بێ بەڵێ کایەکی وا سپاس بۆ سەرنجی بەرزتان هێژایان وەکو تێگوتن دنەهادا حکوومەتە عێراقی حکوومەتە مالکی gelek biryarên xwe praktîze dike mîna gefên ragirtina beşekî budceyî mîna guhartina gelek berpirsên emniyên Kurdan li Iraqê li navîn û jêriya Iraqê û heta gelek firqên evên Kurtêdan li artişa Iraqê zibat û efserênan digore ev givaştinê li ser Kurdan nûrî malekî praktîze dike nek bi tenê daxuyanî lê li Herêma Kurdistanê heya niha daxuyanî hene heya niha civîn hene heya niha civînên çandqolî digel berpirsên Iraqê hene lê heya niha
گاوین پراکتیکیت مبدئی نهاتی ناویتن جاری کردن و بغداد گلو بو هیا نهات اخیر من دمه کده کو بغداد وان اخفتن خامیا پراکتیزه دکته کو هند بینن بله الان تلاولی روا کای کنن فرمو الو ایواره باش باشتر بوته سوتا سلاو رزمان هي بو كنالي ان ار تي براسي كنالتي زور ريكوبيكا براسي كنالك يعني لا عمود دنيا ناوي دايا يعني فقير انا براسي سباس اما درباري بوزوا من شوش ما قرش من حتى استاكا دينار مولنا قلت الحكومه دي هريم امن زور سباسي بتايبتي مش ما كم كا جماعتي قران او سفيان ساكر بلام دوال لك اغنيسي ذاكين اجر بتانيتن يعني كوري خوي هاوستر جيري بك بطيز مليون هاوستر جيري ذكري آية كردستان كيني قانون تيلا مايا حتى كيني او لا عدالتيا بله كاي كلن سباس بو سننجتوش ريناس لا قرداخ يارد باش كاك باشتر بوتو قربان لسر ام تورا بله براسي بودجتا ئێستا ئەوە چەند ساڵە بڵێن کاتی خۆشی من لە هەشتاوسیانە کە ئەم حیزبە کوردیانە دروستبوونەوە بۆ بە تاگەشێتیە لە هەشتاوسیاچوو بۆ مفاوەزە و مەسەلەن حیزبەکانی کە تەفنیشە کرد و ئەمانە جا ئەو کاتە دەیان و مافی چارەی خۆنووسین بۆ کورد دیموکراتیت بۆ عێراق ئەو کاتەش من ئەموو کاکە ئەمانە بۆ ئیمتیاز واکەن ئەیانوێ سەهمیان دەستکرد نە مافی چارە نووسە نه هیچ شتێکە هەر بیزە بدواش بوو لە هەشتاوسیا ئەو کاتە یەکێتی بە تەنیان ڕۆی پێچێکی لایەوە ڕۆی بۆ بەغدا ئیتر حیزبەکانی کەشی هەموو تەفنیش کرد جا ئێسش ئەم بودجەیە کاتی خۆی کە ئیستا بۆ نمونە قەزافی بەو دیکتاتۆریەت و قەرەقۆزەی خۆیەوە کە سەد ئەمریکا عێراقی ڕووخان وتی کاکە خۆیەوە عێراقی شتێکی نەماوە نە جێژ ماوە نە سوپا ماوە نە دەوڵەت ماوە ئێوە بۆ خۆتان هێزی خۆتان بەرنایۆ حلوتان کوێ ئەوە ئیتر ئەبێ بە ئەمری واقع ئێترافتان پێکەن بەس ئەمان ئەمنە عەقلیان دچکۆلە بوو لە زمانی شێخ مەحموود شێخ حەمە غەریبی ئاوەزاوای بوو ئینگلیزەی وەرە کاکە کەم بە وەزیری داخلی نەخرە منە مدیر ناحیە قەرەداخە بوو مدیر ناحیە بینی بەڵێ کای گرێناس دیارە ئەبەن و شتی بۆ ئەبەن جا ئەمان هەر چاوێ لە مشەخۆریە بەڵێ کای گرێناس سەرنجی تۆ گەشت کاتمان زۆر کەمەوە زۆر دایلێبوری نەکەین سوپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان کاک حەمید لە هەولێرەوەی کە زۆر بە کورتی کاک حەمید بەڵێ دوا پەیوەندی لە هەولێری پایتەختەوە گەلێک سوپاس سڵاو لە کاکەکاری بەڕێز سڵاو لە کەناڵی نالیا سڵاو لە بەڕێستان زۆر باشە ئەوە چەند ڕۆژێکە کەوەری بەرنامەکەتانە بەڕاستی بەڕای من ئەو بودجەیە کە لە عێراقا دەبێت لە ژێر چاودێریدا بێت يعني عراقي كبابندة بصراحة سهلة اقتصادما لنود نكردوها هرب أو طارية بتكو أصلحوا مدفعي دور هاوز دراوا بأصلحي بالستدراوا كنراوا بالسعودية ونراوا بإيران وبإسرائيل ونراوا خودي هيرشي خودي إماراتي تكراوا هيرشي عربي تكراوا بله كاي حميد الفالي بله کای حمید زۆر داوای لەبوری نەکەین کاتمان دیارە زۆر تهدیدە و کاتمان زۆر کەمە هەر کاتمان نەماوە پێم وایە گەلێک سوپاس بۆ هاوڕێی بەردەوامی بەرنامەکەمان کاک حەمید لە هەولێرەوە سەرنجە جوانەکانی هەموو کاتێک سوپاس پێویست دەکەێت بارێزان دنا بە بەرنامەدا گەلێک سەرنج بوون لە سەروی تەواری بڕینە بەشێکی بودجێ هەرێما کوردستانی بەرک و هەرێما کوردستانی بۆ دەرەوە نەفتەخوا ڕاگرتیە گەلە بە چەند دەوێت کریزا ئابووری لە هەرێما کوردستانی دروست بکە چەند دەوێت ئەزمەکی لە هەرێما کوردستانی ژێڕووی ئابووری بە دروست بکە پێویست ساڵویستی حکوومەت هەرێما کوردستانی لایەنی فەرمی لە دوورڤەیەکێک بەگەلو هەیە چەند ئەف بڕیارە منطقیە بەڵێ هەیە سبەی دێتەوەرەکی گەرمتر دەت خزمەتەوە دابین هەر شاد و بەختوار بن